ڕەمەزان علەما فەرمون ڕەحمی خوایە بۆ گۆڕینی تاک. تەقوا کلیلی چاکبوونی ئینسانە. نەبوونی تەقوا ئینسان لە قورئان تێناگا بەباشی. ذلك الكتاب لا ريب فيه هدى للمتقين. هدى عن ڕێپیشاندان. خوای گەورە فەرمی ئەم قورئانە بۆ هیدایەتی بەشەریەت ناردوومە. بەڵام کێن ئەوانەی سوود لەم قورئانە وەرەگرن نهێنیەکانی هدى للمتقين. خوای گەورە فەرمیێ کەوابوو ئێستا هەر یەک لە ئێمە لەوە گلەیەکمان لە حاڵێکی خۆمان بێت لە صیفەتێک ئللا گوناهێک لە پشتی وەیەتی من وەکو پێویست ناتوانم نوێژەکانم لە مزگەوت بکەم، وەکو پێویست ناتوانم قورئان بخوێنم، وەکو پێویست ناتوانم لەگەڵ ماڵ و مناڵمە باش بم ئللا نەبوونی تەقوایە. چونکە بۆ تەقوا من يتق الله يجعل له من أمره يسرا. ڕەمەزان ئەو مەدرسەیە کە خوای گەورە إن الله يحب المتقين خواد لەگەڵا، إن الله مع المتقين خواد لەگەڵا. من يتق الله يجعل له من أمره يسرا. خوا ئیشت بۆ ئاسانەکات. هەر ئیش ئاسانکردن چییە؟ مانای وانە کات تاقی دەکاتەوە بە نەخۆشیەک سەبەبی چوونە باشتە. ئەم تەقوا وا لە تۆکە ڕازی بی بەم نەخۆشیە، ژیانت دێت تاڵ نەبێ. فەقیری خوا ئەزانێت دەوڵەمەند بیت ئەبێتە شەڕ بۆ تۆ، تووشی غرورە بی. ئەم تەقوا وا دێکە ڕازیت بە فەقیری خۆت. ناڕەحەتی مسلمانان لاوازن، دوژمنی زۆرە. ئەم تەقوا وا دێکە سەبرت هەبێت. بۆیە لێرە ئەمە بابیەکە بە هاتووە دین بۆ تەغییری تاک، لە تاکۆ بۆ خێزان، لە خێزانەوە بۆ کۆمەڵگا. خوای گەورەش عەزە وەجەل فەرمێ إن الله لا يغير ما بقوم حتى يغيروا ما بأنفسهم. خوای پەروەردگار شەرتی گۆڕینی تاک و کۆمەڵگای داناوە بە یەک شتێ. إن الله لا يغير بۆ تەغییر لای خوایە. بەڵام خوا کەی ئەداتێ؟ زانایانە فەرمون خوا کەی ئەداتێ؟ إن الله لا يغير ما بقوم حتى يغيروا ما بأنفسهم. ئێرە چاک بوو ئەو کاتە تۆ براکەت سەری بەرز بێت هەر بەی خۆت ێزانی. بەناوی خوای گەورە و میهرەبان درود و سەلام و سەرگیانی پاکی پێشەوای مرۆڤایەتی. ئێمە وەکو هەر سێ ئەنجومەنی خوشکان و برایان و پێشمەرگە دێرینەکان هەستان بە سازدانی کۆڕێک بۆ زۆر بەڕێز مامۆستا دلێر گەرمیانی لە پێشوازی مانگی ڕەمەزاندا. ئەم جۆرە گۆڕانە پێویستە بێ کە گەڕوتینەکی ئیمانیمان پێ بەخشن و هەموو ئەندام و تاکێکی کۆمەڵگا لە سەرەتی کەوا بەشداری ئەم جۆرە کۆڕانە بکا بۆ شەحنبوونەوەی ئیمانمان و بۆ پێشوازی مانگی ڕەمەزان خۆمان ئامادە بکەین. والله ئەوەی دڵسۆزی میلەتی خۆی بێ تەمەناکە مزگەوتەکان پڕ بێ. بۆ ئێستا کێشەکان لە چیوە دروست بووە؟ فلان کەس لە بەرەوەی مادەی هۆش بەرەخوا، فلان کەسیش لە ژێرە خۆ دەوڵەمەندیش ئەیفرۆشێت. ئەو مناڵە بەدبەختە چیرێکە و دایک و باوکە جەرگی ئەو دایک و باوکە سووتێنێ. ئەگەر خێزانی هەبێ ئەو عایلە شیرازەی تێکەچێت، تەعدا ئەکا، زوڵم ئەکرێ، تاوان ئەکرێ، خەڵکی لەسەر ئەکوژرێ. لە ئیسلامە بنێ بڕی کردە. ئەم کوشتنی خەڵکی لەسەر جادەکانە. ئەگەر قیساس هەبێ ئەمە کەسێ لە خوا بترسێ خۆی لە مێرولەیەکە پارێزێ. حاکمێک بەخۆمی وت وتی کورە زیندانەکان شورتە مرور قەرزاری تەڵەبەی مزگەوتن، قەرزاری ئیسلامیەکانن. لەبەرچی وتی لەبەرەوەی نابینم لە شەڕە چەقۆیە گەنجی ئیسلامی نایکات، لە دانی ترافیکە گەنج ئیسلامی نایکات، ڕێگرتن لەگەڵ ڕێز و حورمەتم بۆم خوشکانە کچی خەڵکیە کێشەنانەوەی نییەکە، ئارە خواردنە نییە. یعنی ئەگەر بێت و میلەت وەکو ئەوە بێت زۆر کەڕەت زۆر بەکەمی خەڵک ڕووی تێکات و ئەو شوێنانەشمان مەشغوڵ نابێت. کەوا بوو ئەم